سەربازگەی تۆپزاوە ناوەندی سەرەکی و کۆکردنەوەی ئەنفال کراوان بووە و لەوێەوە خەڵک بە گروپ بردراون بۆ گۆڕی بە کۆمەڵ و زیندە بەچاڵ کراون لە هەموو شوێنەکانی عێراق ناوڕاست باشووری عێراق بەڵام حاڵەتی مردنی تاکە بۆ ڕۆژانە کەسێ سێ پێنج حەوت لەناو سەربازگەکە مردوونە نەتیجەی ئەشکەجەدان یاخود نەخۆشی یاخود ئاو خۆراکی پیس ئێمە شوێنمان نەماوە بۆ گولدانەوەی ئەو ڕوفاتانەی لە سەربازگەی تۆپزاوە بمان ڕەوانە ئەکرێ بۆیە چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە محافزی کاتی بەعز بڕیاری ئەوەدا کە ئەم ڕوفاتانە شارەوانی کەرکووک هەڵسێ بەناشتیان کە ئەمە بڕیارێکی زۆر ئەخلاقی و نامۆرەڤایانە بووە چکم شارەوانی دەبێت کەسێک بنێژێت کە ناسنامەی دیار نەبێ بێ کەس بێ بەڵام ئەمان ئەنفالکراوان ناویان تەمەنیان زانیاریان شوێنی نیشتەجی بوون کە سوکاریان دیار بووە بەڵام ئەوان مەبەستیان شاردنەوەی تاوانەکە بۆیە شارەوانی کەرکوو ڕاستپێدراوە ئەم ڕوفاتانە بنێژێ و ئەو کاتێش ئەم گۆڕستانی حکومی شارەوانی بۆ ئەوەی کەسی تیا بنێژرێ بۆیە ئەوەی لێرەیە بەشێکی باشی خودوا باڵین بەشێکی زۆری ڕوفاتی کە سوکاری ئەنفالکراوانی ئێمەیە ئەوانەی کە بە شێوەی تاک مردن و ڕوفاتەکانی ڕەوانی پزیشکی دادی کراوە لە دوای ئەم بابەتەوە ئەم حاڵەتەوە ئیتر ئەما بێتە ڕای گشتی و ئەرکیەوە یەک میدیا پرسیار ڕوبەڕووی شارەوانی کەرکووک و پزیشکی دادی بکەنەوە ئێمەش لەگای خۆمانەوە و داواکاریانە پێشکەش بەلایانی پەیوەندیدارەکەین و ئەرکی هەڵدانەوەی هەر گۆڕێکی کاتی تاوانی بەعز بێ ئەرکی فەرمانگەی پاراستنی گۆڕە بە کۆمەڵەکانە ئەوان بەدەوڵەتچوون بکەن و هەڵی بدەنێت.